لە ئێستا 73مین خۆلی فستیڤالی نێودەوڵەتی فیلمی بەرلین بەڕێوەچێت و بە خۆشحاڵیەوە هەموو کات ئاماژە بەواکەین کە بەشێک لە فیلمە کوردیەکان کە جێی قسە و باسن و لە پێشچاتوانیوانە کە لە چەندین فستیڤاڵ و لە چەندین بە بڵێن شوێنی گرنگە بتوان هەم نمایش بکرن و هەم بەشدار بن لە ئێستایا فیلمی دەروازەی خەونەکان توانیوێتی کە لە نێو ئەم فستیڤاڵەیە بەشدار بێت. پۆستەری ئینگلیزی بەڵگە فیلمی سینەمای دوکومنتەری دەروازەی خەونەکان لە دەرهێنانی نگین ئەحمەدی و لە بەرهەمهێنانی ئیلاها نەوبەخت هاوکات لەگەڵ بەشداری لە بەشی ڕکابەری نەوەکانی 73مین خۆلی فستیڤالی نێودەوڵەتی فیلمی بەرلین لە ئەڵمانیا پەردەی لەسەرلادرا. بەڵگە فیلمی سینەمایی دەروازەی خەونەکان لە یەکەمین نمایشی جیهانی خۆیدا لە بەشی پێشبڕکێینەوەکان لە 73مین خۆلی فستیڤالی نێودەوڵەتی فیلمی بەرلینە لە ئەڵمانیا نمایشەکرێت بۆ بەدەستێنانی خەڵاتی ئەم بەشە لەگەڵ بەرهەمی وڵاتانی جۆراوجۆری جیهانیش ڕکابەریەکات. ئەم فیلمە کە بەرهەمێنەرەکەی زیاتر لە 6 ساڵ کاتی خایاندووە چیرۆکی کچێکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بینەر دەگەڕێتەوە کە بە دوای بەشێک لە شووناسی خۆیەوە بە کامێرەکەی دەچێتە نێو کچە شەروانەکانی کۆبانەوە، کچانێک کە نەک تەنیا لەگەڵ داعش بەڵکو بۆ جیهانی خۆیانیش شۆڕشیان کردووە.